باشترین قسە و چاکترین قسە ئەوەیە کە ئینسان لە پێناوی خوای پەروەردگاردا بانگەواز کات. جا ئینسانی جاری وهەیە بڕواتان بکەن نە خوێندەواریش بێ دەتوانێت بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار بکات. بەلغوا عنی وەلەو ئایە، یەک ئایەک دەزانی بیگەیەنە. یەک فەرمایشتی پێغەمبەری خوا دەزانی صلی الله علیه وسلم، گوێ بیستی بووی لە مامۆستایەک بیگەیەنە، دڵنیا بە خوای پەروەردگار دەیگەیەنێتە شوێنی خۆی، پاداشتە دەداتەوە ئەگەر ئینسان بە ئیخلاصێتەوە بێڵێت. محمود مصري لكتابي صور ومواقف من حياة الصحابة والتابعين والأنبياء شيروكو بسرهاتك من بودي قارتوا دفرمي پیاوێک ڕۆژێکیان لە مامۆستایەکی بانگخواز فەرمایشتێکی پێغەمبەری خوای گوێ لێ دەبێت صلی الله عليه وسلم کە پێغەمبەر دەفەرمێت کەلیمەتانی خەفیفەتانی على اللسان ثقيلتان في الميزان حبيبتان إلى الرحمن. پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم دوو کەلیمە هەیە لەسەر زمان زۆر سووکە، لە تەرازوی خوای پەروەردگاردا پاداشتی زۆر و زۆر قورسە، و هەروەها لە لای خوای پەروەردگاریش ئەو دوو کەلیمەیە زۆر خۆشەویستن، سبحان الله وبحمده سبحان الله العظيم. ئەو دووشە لە لای خوای پەروەردگار زۆر خۆشەویستن. بۆیە ئەو پیاوەکە لەو بانگخوازە و لەو مامۆستایە ئەو فەرمایشتەی گوێ لێ دەبێت هەڵدەستێ دەچێتە بازار، دەچێتە ناو خەڵک، دەچێتە شوێنە گشتیەکان، ئەو فەرمایشتەی کە گوێبیستی بووە لە لای خەڵک بانگەوازی پێ دەکات و هەر کەسێک کە پێی دەگات دەڵێ پێغەمبەری خوای دەفەرمێ کەلیمەتانی خەفیفەتانی على اللسان، دوو کەلیمە هەن زۆر لەسەر زمان ئاسان و سووکن، لە تەرازوی خوای پەروەردگاردا زۆر قورسن، لە لای خوای گەورەش زۆر خۆشەویستن، بانگەوازی پێ دەکات. هەتاوەکو ڕۆژێکیان دەچێتە لای دکتۆرێک تووشی ئەوە دەبێت کە عملیات و نەشتەرگەریەکی بۆ بکرێت. سبحان الله، ئەو پیاوە هەر کەسێک کە پێ گەیشت پایە ئەو فەرمایشتەی پێغەمبەری خوای زۆر بە ئیخلاصیەت و دڵسۆزیەوە پێدەگەیاند. دەفەرمێ دوای ئەوەی کە بەنجی دەکەن لە هۆش خۆی دەچێت و عملیاتەکەی بۆ دەکەن، بەر لەوەی کە تەواو بەهۆش خۆی بێتەوە بە قودرەتی خوای پەروەردگار ئەو پیاوە بەهۆش خۆی دێتەوە و یەکسەر دکتۆرەکە کە موسڵمان نییە بانگی دکتۆرەکەی دەکات و دکتۆرەکەش دەڵێ ها ئیشێکت هەیە، تەواو بەنجەکەی تەواو نەبووە هێشتا. لەو کاتێدا پێی دەڵێت دکتۆر کەلیمەتانی خەفیفەتانی على اللسان، لەو کاتێدا ئەو فەرمایشتەی پێغەمبەری خوای بۆ دەخوێنێتەوە صلی الله عليه وسلم کە لەو مامۆستایەوە گوێبیستی بووە بانگەوازی پێکردووە کە دوو وشە هەن لەسەر زمانی ئینسان زۆر سووکن، لە تەرازوودا زۆر قورسە، لە لای خوای پەروەردگار زۆر خۆشەویستن. ئەو کاتێدا ئەو پیاوە ئەو قسەیە بۆ ئەو دکتۆرەیە دەخوێنێتەوە، ئەو دکتۆرەیە زۆر پێی سەیر دەبێت، ئەو فەرمایشتەی بۆ دەخوێنێتەوە باز دەکات. سبحان الله، بە قودرەتی خوای پەروەردگار دوای ئەوەی کە فەرمایشتەکە دەخوێنێتەوە ئەو پیاوە ڕێک گیانی دەردەچێت و یەکسەر دەمرێت و دەچێتەوە خزمەتی خوای پەروەردگاری خۆی. ئەنجا ئەو دکتۆرە زۆر پێی سەیر دەبێت، ئەو هەڵوێستە ئیمانیە، ئەو هەڵوێستە بەرزە، ئەو ئیمانە دامەزراوە لە کاتی عملیاتدا لە بیرت بێ کە بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار بکەیت، خەمی دینی خوای پەروەردگارت بێت. ئێمە ساغ و سەلامەتین، بەڵام لە ماڵی خۆمان دانیشتوین جاری وا هەیە خەمی بڵاوکردنەوە و دەعو و بانگەوازمان نییە. بۆیە ئەو دکتۆرەیە هەڵدەستێت لەو فەرمایشتە دەکۆڵێتەوە، لە ئیسلام دەکۆڵێتەوە تاوەکو بە قودرەتی خوای پەروەردگار خوای گەورە هیدایەتی دەدات، بۆ خۆی ڕوو لە هیدایەت دەکا، خوای گەورەش بۆی ئاسان دەکا و هیدایەتی دەدات. ئەو دکتۆرە موسڵمان دەبێت، دواتر خۆی شارەزا دەکات لە ئیسلام، دەبێتە یەکێک لە هەرە بانگخوازە بەناوبانگەکان. بەهۆی چیەوە؟ بەهۆی دڵسۆزی کەسێک کە ڕەنگە خوێندەواریشی نەبوو بێت، فەرمایشتێکی بیستووە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە گوێی دکتۆرێکی دادەدات، دوایی بەهۆی ئەوەوە ئەو پیاوە موسڵمان دەبێت و دەبێتە بانگخوازێک و شارەزا دەبێت لە ئیسلام. دەی ئەو پیاوە لە هەموو پاداشتی ئەو کەسەدا بەشدارە برم. دەی با ئێمەش تەماشای ئەو هەڵوێستە ئیمانیانەکەین، بزانین ئایا ئێمە لەکوێی ئەو بابەتەداین و تا چەندە خەمی بانگەوازی خوایی و پەیامی خوای پەروەردگارمان هەیە.